تەعجیل یەکێک لە گەڕەکە کۆنەکانی هەولێر بەهۆی مەترسیەکانی داڕمانی ساڵانێکە چۆڵ کراوە، بەڵام ئێستا و گەڕەکە بەهۆی بازاڕەکەیەوە بە زوندویەتی ماوەتەوە، چونکە ئەوەی و بازاڕە جیا دەکاتەوە لە بازاڕەکانی تر بریتیە لە فرۆشتنی گۆشتی باڵندا وەک سوسکە و ڕیشۆڵە و کۆتر کە لە وەرزی زستان زۆرترین خواستی خواردنی لەسەرا. دستانان زیاتر ئەو خواردنە دەڕواتن، خەڵک مەرەقیتی لەبێت کە خواردنەکی قەدیمە تعجیل هەلە قەدیمەوە 50 ساریش دەبی 50 ساریش دەبێت ئەو خواردنە تعجیلی هەیە وەکو کۆتری زازل و کۆتری گافەڵ و ڕەشۆڵە و مراوی تورکیمان هەیە و کەرەبابی خۆمانەمان هەیە و قازشمان هەیە نۆکاویشمان هەیە هەموو ئاخواردەکمان لێ دستانە زیاتر ئەو خواردنە زیاتر دەڕوە خەڵک زیاتر مەرەقی ئەو خواردنێ تامەکەی زۆر خۆشە بەس بە ژۆری بەس دستانان دەینە ئێرانە بەرێ ئەمە ئێستا لە منتیقەی زرارەت یاتی مەلوێرە. تەنها لە هەولێر هاوڵاتیان ڕوو لە خواردنی گۆشتی باڵندە ناکەن، بەڵکو لە تەواوی شارەکانی تری هەرێم ڕوو لە تەعجیل دەکەن بە مەبەستی خواردن و تامکردنی گۆشتی کۆتر و سوسکە و ڕیشۆڵە. بەشێک لەو کەسانەی ساڵانێکی زۆرە تەمەنیان لەو گەڕەکە بەڕێ کردووە دەڵێن بە درێژایی وەرزی زستان ئەو جۆرە خواردنە زۆرتری خواستی لەسەرا. لەوەتی خۆم دەناسم ئەو گەڕەکە گەڕەش تەعجیل بەوەی مەشهورە ئیسکان و میسکان نەبوو بەڕاستی جارێ ئەو تەعجیل ئەو بازاڕەی هەر هەبووە خەڵکانش کە دێنێرە زۆری لە بەخاتری ئەو ڕەشۆڵە و کۆتر و سوسکە و کە و گاپەر و ئەو شتانە دێ لە زۆر جێ هاتینا مزانیتم لە کەرکوچی هاتینا لۆ ئەو جێیەکوانە یانی وەچی برێ خواردنەکەی زۆر سەعیە و بە جوانی لە درێ و شتەکە وەچی ئەوانەی باس ئاماژەم پێدانی ڕەشۆ بێدەرکو ئەوە چێشکە بە ڕەشۆڵێ گاپەدا کۆترە دوان و کاویشی هەیە ئەوانەی زۆر بە تەرتیب جوان لێ دەنن. ئەو باڵندانەی لە تەعجیل دەفرۆشێن زۆریان زۆرە بەتایبەت کۆتر و سوسکە و ڕیشۆڵە تایبەتمەندیەکانی گۆشتی باڵندەش تەنها لای ئەو کەسانەیە کە حەز بە خواردنی دەکەن. لە هەولێر و تەواوی هەرێمی کوردستانیش تەعجیل بۆتە شوێنی کۆبوونەوەی ئەو کەسانە. ئەوەی لە بەردەمی منایە گۆشتی باڵندەیە هەموو ساڵێک لەگەڵ هاتنی وەرزی زستان و دابەزینی پلەکانی گەرمە هاوڵاتیان لە هەولێر ڕوو لە خواردنی گۆشتی باڵندە دەکەن بەتایبەت گۆشتی کۆتر و سوسکە و ڕیشۆڵە هەم تام و چێژێکی تایبەت و خۆشی هەیە هەمیش کەلتور و مێژوێکی دوور و درێژی هەیە. قارەمان زەوەر کورسات نیوز هەولێر.